پارساڵ ئێمە هەفتەیەک یادی ڕۆژی کەلارمان کردەوە بەڵام ئەمڕۆ ئەمساڵ لەبەر کۆمەڵێک ئەتیباراتی تێر پێمان باش بوو کار و چالێکەکانی یادەکەمان لە دوو ڕۆژە کار و چالەکەکان پێشکەش بکەین. ڕۆژی یەکەم 27 مانگەکە یەکەم چالاکی لیژنەی ئامادەکاری لە زانکۆی گەرمیان ئەبێت بەکردنەوەی پێشانگایەک لە کاتژمێری 9:45 دقە. دواتر لە سعات 10 لە هەمان زانکۆی گەرمیان سمینارێکمانە بێت لە زانکۆ. بۆ ڕۆژی 28 دوو چالاکیەکانمان یەکەمیان لە ناو هۆڵی وەرزش و لاوانی گەرمیانە ئەبێت کردنەوەی پێشانگایەک دەست پێکات بەکردنەوەی پێشانگایەک ئەوش نەخشەی سەرجەم گەڕەکانی شاری کەلار لەخۆ ئەگرێت. دواتر لە ناو هۆڵە کۆمەڵێک کار و چالاکیمانە بێت